كنا جبريز دكتور محمد علي فياض مع مستيزان جيش شهرزاد سقاناسية لدوي كد جلمه دكتور دما تباش بيدي دم صاله بارانه ام جاره كدن في بس گوتو بيجي كن ويا جرينجه گلو بو حتى نها وكبيد في سرمان هات كيف ما هي 11 وباران جينات كيف بخوش تاشان مترسيه او كش ناسي دبيجي دبه كويكشن بي باران بوش ببارن دورا وشي تشاد بيني دكتور زور سپاس بو وی درفته ام بحث کشو هوایی بکن راستی که ما رئاویدیا کشو هوایی آنوکا مدبینین اوه همیش اگر تشتکی وکی پیشتر جی معاماجه پیکرید زفرد بو چی تشتی زفرد بو هنده ظاهره گورانکاریت کشو هوایی اواد بجنه کلایمت چینج و گلوبل وارمینگ یعنی گریدای دو تشتای گورینت کشو هوایی گریدای ظاهره کد بجنه گلوبل وارمینگ وکی پیشتر جی معاماجه پیکری بری چند جارا و چا پیکفتنا گلوبل وارمینگ اش اگر هنده درستت او ريجا غازت گرم کرد چند کشو هوایی دا کاریگری که خراب هیا السر باران بارینه السر کشو هوایی بشوی که گشتی و او جید زفرد با هبونا ريجا که زور یا سیاره و کارگاه کارینان افان کارگاه و سیارات بید اگر هنده که ريجا غازت گرم کرد کشو هوایی دا زیده بید ولی بید که حالتك درست بید بجنه حالة امبالانس الكلايمت يعني امبالانس حالتك لا توازن كشهوة اذا درست بيت يعني دي ماوكي دريش ايد حشكاتي حشكا صالي ديف دا اش اگري هلبونا آفي اش دريا و دريا چوري بارا او آفات بتا هلمتشتت اسماني دا دي كومبت هندك هورا دا او عور دي آفي بخوفا گريت حتى آستكي و ريجاكي يا بلند هندي بشت ديف دا دش نشكا كيفا دبينن ايدي طاقتاوي عوري نامينت او هيزا هايكو آفي بخوفا بگريت دش نشكا كيفا بيتا باران و بارانكا آب هيز و دي بيت اگري درسبونا لفاوات غلق عرده افا اگرکش اگر سرکی یه درسبونا لافاوا ادگلوه چنده جي گوهرينت كشو هوایی طبعا هجرم بري خوب دنك عالم خرط نالت بن اجرد جهرينت كشو هواي وجلوبال وورمينج ده لا بس الدف معان العراقي الدنيا يخري اف ريدان درست بن واف جهرينيتين يعني نحالك تايبة بدولتك ان جهكي اشبلي جهكي تر حالك قشتيه بل دكتور هالبطا فرسا جرينجا جبر كبار ما بحث كبو دبا جبيرامنا ما با لي جهرك ادم بيويستا تاشان گرینگه روشنبیریا گشتی هبه جبو چاواتکا هایدار بونه جبان گوهارتنین کشو هوا و که تا گوتی بوان باران دماکو اف عوره پر آف دبیت یک سر دپاقین بارانه که وساطت چتش تحملاوی ناکن ایترلهی چد بید تاشان گرینگه هاولاتی هایدار بید ویکی رای گشتی سر اساس قاپاراستنه و تی گشتن جبان گوهارتان گلو بیت پیش خستن اگرم بري خوب دنت تشتكي هاي قريداي هنده بانه او رجا باراني تت نيا گنجايت قد ماوي باراني ده هگر بلاف بونكا گنجايها بلنا بين رجا باران بارينت قال كاتي باران بارت او وقت بارانت بارت برجاي كي گنجاي بيت ام توشي چو آرشانا بين بس امد بينن وكي نكما ما جا بيكري ريجا بارانياتي تدكاتك او الماوكي كردب ريجاكا مازنا الفيري هند ريكاري تين امشين بريكا وان ريكارا ام كاريگريا وان بارانا وان ريجا بارانيا بلند اواد بيت اگري گلق جارا فاوا و كاريگري سرجيانا خلقيت كد ام كيم بكن ايك شوانا بهز کرنا جرخانه آوه انبار کرنا آوه او جی بریکا چه درست کرنا بنداوید مزنو پیچیک او طبعا اف چاره سری او اف حل یا دور مودای پیدویا برینو که اف ریکا هاد بانا ورگرتن و جید الخوشی اما حتی راده که مدبینن حکمتا هرمه و گلک گرنگ دتنو که درست کرنا بنداوا و ریجکا باشا بنداوید پیچیکول است که ممنوان جی یه درست کرین و کاریگرین باشنا بو بعنبار کرنا آوه خالا دوه
پێدویە پاراستنە وان کەرەستێنتێنە بکارئینان بۆ ئەمبارکردنا ئاوێ واتر هەرڤستینگ بەردەوام بێت و سەخبیریکردنا وان یا بەردەوام بێت دا کاریگەریەت خراپ نەبن و ڕێژە ئاوێ هەگەر بلند بوو. حالاسیە حالەتەکە گرێدایی هەگەر هات و چوو ڕێژە بارانێ شێوەیەکی مازن هات و کاریگەری سەر بەنداوا کرد پێدوێلڤێ حالەتێ ئەو ئاو بێتە بەردان برێکە سیپەی بەنداوێ کۆ ئەو ئاوازێدا چێت و کاریگەریەت خراپ و مەترسێت مەزن سەر بەنداویژی نەبن و ببێت ئەگەری هەندێک کۆ کاریگەریان لافاوێ پتر لێ بێن. حالەکە دی پێدویە ئەو ڕێڕەوێت ئاوێ و سۆلینێت ئاوێیەت ناو باژێڕادا بێنە خاوینکردن و پاقشکردن پێش وەرزێ زڤستانێ داکۆ ئەو ڕێڕەو بۆ ئاوێ درستی ئاڤلوان ڕێڕەوارە بچێت. ئەدگەلوێ چەندێژی هەگەر بێت و تاخەکی دروستکەم پێدویە ژلایە ئەندازیڤە ئەندازیاریڤە ئەو تاخ بێتە دیڕاستەکردن ئایا کەجارێ ڕێژە بارانە چەندە دەلدیفی ڕێژە بارانە وێ قەباراوی ڕێڕەوی دروستکەن کۆستی ئابا وێ ئاوا بارانە تێتەکردن کوچێت ڕێڕەوی ئاوێ یە گونجای بێتت گە ڕێژە بارانە. طبعا ئەڤە هەمی ڕێکارن ئەدگەلوێ چەندێژی پێدویە ئەو تیمێن گرێدایی شولێت لافاوانە جێت پەیوەندیدار حالە ئامادە باشێ بن و زەنگە هۆشداری بدنە عالەمێ و نوکە وەکی چاوە نوکە ئەمێ بەحسێوی بابەتی بکەن پێشتر پێشبینی تێنەکردن. طبعا پێشبینیجی سەر ئەساسێکی زانستیە بەری مادگۆت پێدویە داتەل بەردەستێ مەبنێت ماوەی 30 ساڵە حتەم شێن پێشبێنیەکێ بدەنن سەر ئاڤێ کەجاری چەند باران دێت لافاو دێت دروست بنیانە نوکە ئەفسانە هیکەتی العالەمێ تقریبا 160 لانساتیت هەینێت گرێدایی کەش و هەوایی ڕۆژانە گۆڕینێت کەش و هەوایی هەمی دنیای دیارتکەن ئیدەن ئەو ویستگە ئەو دائرێت گرێدایی ئەو فەرمانگەیت گرێدایی کەش و هەوایی پێدویە ڕۆژانە زێرەڤانیە و مراقبە بکەن کەجارێک دەستی داهەیە دکارە ڕەوشە کەشەوە لەوێرێ بشوپینە ڕێبەبەرایە کەشەوە هەیە ئەو دبێژە هوشداریە دەدە کەواتە کەرم بەحسێ ڕێکارەکە نەفە گرنگە هەڵبەتە هەولێری ساڵین پێشتر لافاوچێ دەبوون بارانێک هاتبە مرۆڤ ترسە بوو لافاوچێ دەبوون لێ ڕێکارێن حکوومەتێن هاوایکردنە پارساڵ چ لافاو نەچێ بوو زرارێت گیانیژی لە پێی نەبوونە vekirina solîna dirêzkirina pondan bendavan li derdorên hewlêrê li xwe girtina avê ku niha bêguman gomaspan heye kûmeke bendav û pondên avê heye gomên avê çêkirine vê avê li xwe digirine ve bi xwe taşan siyaseteke serketê bê hem bû deseberkirina asayîşa avê hem parastina bajar û deveran ji lehiyan. وەکی ئاماژە پێکرد و جەنابەتەژی ئاماژە پێکرد کاک هەکار ئەلڤێرێ هەگەرمبەرێ خوبدان ئەو ڕێکارێت حکمەتێ جێ دەستخۆشیێنە طبعا ئەڤە ڕێکارێت درستن پێدویە هۆسە دیراسە بێتەکردن و محاولێ بکەن کۆ هەگەر لافاو دروستجی بوون کێمترین ئاستێت زەرەرێ بێتە سەر هاوڵاتی و ژلایە چونکی هەگەر لافاو دروست بێ کاریگەری سەر سەکتەرێ هەمی سەکتەرێن ژیانێ هەی سەر مرۆڤای هەیە سەر ئابووری سەر تەندروستی سەر کۆمەڵایەتی سەر هەمی سەکتەرای هەی ئیدەن لێرێ پێدویە هەمی گاڤە ئەمەد هشیار بن کە جارێ پێشبینیت کەش و هەوایی چاوانەوەکی جەنابێتەژی ئاماژە پێکردی نوکە بسانایی کەتی هەر ئێکی شێت بزانین بە سلڤێرێ جیهاتێت پەیوەندیدار پترت بەرپرسیارن چونکی هاوڵاتی هەمی نەتوی ئاستی دەنە ڕۆژانە متابعی بکە کە جارێ لافاودی دروست بدانە بەس هەگەر وەکی حالەتە نوکە ئەمێ دیراستکەن و ئەمێ بەحثکەن هەگەر مەگوت وڵا ڕێژە بارانێ پێشبینی تێتەکردن سوبەهیل دهۆکێ 30 حتا 40 میلیمترا دێبارێت و دز بەجی هۆسە ئەلڤێ حالێ بڕێکە ڤان کەناڵە ئەمشێن هوشیاریەکێ بدەن خەلکێکی خۆ ئامادە بکەن کەمە شوان جیهێت مەترسیا لافاول سەروەکی پێشتر ڕیدایی خۆ قورتال بکەنت کەمترین ئازدا ئەم بێژن هەگەر مازنجیمانە ژن و عیالی خلاصکەن بەری لافاوری بدەن ئەڤە ڕێکەکە دیژی پێدویە وەختێ ئەم ببینن ناچێبێت ڕێڕەوێ ئاوێ بێتە گوهارتنیە سرۆشتیە ئەگەر منتەقەک نەهاڵ بێت ئەو نەهاڵ بۆ چییە بۆ ڕێڕەوێ ئاوە بارانە ناچێبێت بێتە گرتن
كو ام آفاهية كي تشيكن آن هندك تجاوزات هبن و زيدا قافي هندك الويري آفاهية تشيكن دي مترسي سرجيانا واجي هبن و دي ريروي آفيجي تيكدن و دي بن اگري هندي كلافاو زراري دوي پتر بن الفيري بيدفيا هشياريك هبت و بيدفيا هميت هاري كاربن و بيدفيا يعني اللوي آستي دا منو كوا كشاوم آماشا بيد كان خلقي ما هشيار بيد كو خوب پارزش وان لافاوا ولی دکتور گل سپاس بگمان سرنجاتا وکو هشیاریه که جبو خلکی برای گشتی کو فعلا هشیار بند اما باران دباره تایبتی جین مترسی دارانه خاله بپارزن هات نوچونه نکه نچنا چالون حالا ایدی راوشو صاحب هیویا هرچابه دکتور باران خیر و برکت به صبحی ضرر نبه برئيس دكتور محمد علي فياض ما مستيزاني جيش رزاي سقاي قالك سباس دكتور